بینەرانی بەڕێز و کاتتان باش بەخێبێنەوە بۆ پرۆگرامێکی دیکەی حوتوانەی ڕۆنگە. لەم ڕشەی بەرنامەکەماندا باس لە خوێندن لەسەر ئینترنێت یا ئانلاین دەکەین کە داخا لایەنە باشەکان و لە هاوستەنگەکانی چنە. لەم ڕشەی پرۆگرامدا دوو میوانمان هەیە، دکتۆر مەجیدی حەقی لە فینلاند، وەروەها دکتۆر ناسیر باباخانی لە ئایالەتی ڤیرجینیا. سپاسی ئامادەبوونی هەردوو لاتان دەکەم. چەند ڕۆژ لەو پێش سکرتێری گشتی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان سەبارەت بە مەسەلەی خوێندن چەند لێدوانێکی پێشکەش کرد کە لە سەردەمێکدا کۆڕۆنا پەتای کۆڕۆنا لە وڵاتدا بڵاوبووەتەوە چەندە کاریگەری لەسەر خوێندن هەیە. لە پێشدا چاو لە قسەکانی سکرتێری گشتی دەکەین، دوادەینەوە درێژە بە پرۆگرامەکەمان دەدەین. پەتای بەرفراوانی کۆڤید-19 تا ئێستا گەورەترین شێواوی لە فێرکردندا هێناوەتە پێش. لە نیوەی مانگی جولای زیاتر لە 160 وڵاتی جیهان قوتابخانەکانیان داخران و کارتێکردنی لەسەر زیاتر لە 1 ملیار قوتابی دانا. لانی کەم 40 ملیۆن منداڵ لە جیهاندا نەیانتوانی لە قۆناغی گرنگی باخچەی منداڵاندا بەشداری بکەن و باوان بە تایبەتی خانمان ناچار بوون ئەرکی قورسی چاودێری لە ماڵدا واستۆ بگرن. ئێستا ئێمە لەگەڵ کارەساتی وەچەیەک ڕوبەڕووین کە دەتوانێت توانایەکانی وەسف نەکراوی مرۆڤ بە فیڕۆ بدات، پێشکەوتن بۆ ماوەی 10 ساڵ لاواز بکات و نایەکسانیەکانی تونتر بکات. ئێمە لە کاتێکی چارەنووسسازدا بۆ منداڵان و گەنجان لە جیهانداین. ئەو بڕیارانەی حکوومەتەکان و لایەنەکانی تر ئێستا دەیدەن بۆ ماوەی 10 ساڵ کارتێکردنی هەمیشەیی لەسەر 100 ملیۆن گەنج و لە سەر ئاسۆی گەشە سەنی وڵاتاندا دەبێت. کاتێک گرتنەوەی کۆڤید-19 لە ژێر کۆنتڕۆڵدا بێت، لە گەڕاندنەوەی قوتابیان بۆ ناوەندەکانی فێربوون مەسەلەی سەلامەتی دەبێت کاری سەرەکی بێت. ئێمە بۆ یارمەتیکردن بە حکوومەتان لە ئەو هەوڵە سەختەدا ڕێنوێنیمان بڵاو کردووەتەوە بۆ پارسەنکردنی مەترسی سەلامەتی پێویست دەبێت و ئەوەش لە بەرچاو بگرن کە بەشداری هێزی کاری خانمان چەندە کارتێکردنی دەبێت. ڕاوێژکردن لەگەڵ باوان، مامۆستایان، چاودێرانی منداڵان و گەنجان کارێکی سەرەکیە. داهاتووی خوێندن لێرەدایە. ئێمە دەرفەتمان هەیە بۆ ئەوەی خوێندن بۆ وەچەیەک بخەینە پێش چاومان. دەتوانین لە ئەو هەلا بەرەو سیستمەکانی داهاتوو کەڵک وەربگرین کە خوێندن بۆ هەمووان وەک هەندێک بۆ ئامانجەکانی گەشەسەنی پایەدار پێشکەش بکەن. بۆ گەیشتن بۆ ئامانجا پێویستمان بە سەرمایەگوزاری لە خوێندن و ژێرساختەکان و گەشەپێدان لە بواری شێوەی فێربوون، نۆژەنکردنەوەی فێربوونی درێژخاین و پەیوەندی پتەوی نێوان خوێندنی فەرمی و نافەرمیدا هەیە. لە دەمێکدا جیهان ڕوبەڕووی پلەکانی ناپایداری نایەکسانیە. زیاتر لە هەموو کاتێک پێویستمان بە خوێندن هەیە. دەبێت بۆ پێکهێنانی سیستمی خوێندنێکی هەمەلایەنە تایبەتمەند و باش هەنگاوی ئازایەنە بنین کە بۆ داهاتوو بگونجێ. کاک مەجید با لە ئێوە دەست پێ بکەم. دەکرێت بە بینەران بڵێ کە لە کەنجەوە ئێوە بیرۆکەی خوێندن لە سەر ئانلاین یا لەسەر ئینتەرنێتان بۆ هاتەوە پێش و دەستان بەو کارە کرد؟ دجال سلاو ڕێز بوو بەو هەموو بینێری دووە لە ساڵ 1990 دەماکومە زانکۆ پۆلیتیکنیکە کە فنلەندیدا کار دەکرد وەکو مامۆستا. ئەس چوومە دەورەیەکش بوو دەورەیە خوێندنا ڤیرچوالیان، خوێندنا مەجازی ئەو بێژن خوێندنا ئۆنلاین. لەوێ ساڵیدا مە پشتی وێ ساڵ 2000 مە کۆنفرانسێک بە بەشداریە هەندێک خوێندکار و مامۆستایان کورد لە وڵاتی فنلەندی هێلسینکی کرد و وێ دەمێ من بابەتێک مژارێک نووسی لەژێر نەوەی زانکۆ ڤیرچوالیش بوو کوردستانی. ئەو مەسەلە وەکو تئۆری مایەوە پشتی ساڵان تەجربە ساڵ 2004 دەماکۆ شەڕی عێراق هەبوو ما گەل هەندێک نسیحەش مامۆستایان زانکۆ لە فنلەندیدا ما پرۆژەیەک نووسیش بۆ حکوومەتە هەرێما کوردستانی ji bo ku em zankoyeke onlaynî mecazî bo Kurdistanê bikene bi behrewerdgirtin de teknolojiya satelayt. Mixabin vê demê ew amadeya zehnî nebû. Piştî wê 2018 de carî dîşûm Kurdistanê ji bo lêkolîna ser têza doktora xwe vê demê me hindek medrese û hindek kesayetî dîtin û me behsa vê micarê kir. Vê demê ew proje me ya Smart Campus amade bû û lê hîna bi tewê hazir nebû. حتی کو مثلا کرونا هات پیش تمام مثلا کرونا هات پیش مدید کو نها درفتک باشه جبو کو اوتی ماسین کو به هجرا نبونا خوندنی و تعطیلی خوندنا لولاتن خاص مایل کردستان ده باشی کردستان هات پیشی هم وب مجاری ببنه پیش او مثلا خوندنا آنلاین یا خوندنا مجازی برفرهتر بکن. زور باشه کاگ ناسدی من لای برستان ایوان لولاتی گرتوکانی امریکا لو ماوی رابردو لو چند منگی که بتایبتی کرونا ل توای جیهان دا بڵاو بووەتەوە لە ویلایەتە یەکگرتووەکانیەوە گوانەتان هەبووە کە ئەنلاین بوو.
ئەمە ئەزمموی یەکەم جاری تو بوو یا پێشترە و کارت دەکرد؟ ئەوەی ڕاستی بێ ئەزمموی ئەنلاین لەوە پێشتریش لە زانکۆکاندا هەبووە، بەڵام بە باوەڕی من ئەگەر بێنین ئەو باسە لەگەڵ دەستەواژەیەکی سیاسی گرێ بدەین و پێی بڵێن ئەوە شەڕێکی لازمە، بەڕاستی لەگەڵ ئەوەیدا کە دەتوانین لەسەر خاڵە بەهێز و لاوازەکانی خوێندن بە شێوازی ئەنلاین و هەروەها خەڕەشەکان و دەرفەتەکانی قسەی لەسەر بکەین. ئەزمموی تاکە کەسی خۆم بە تایبەتی لە ماوەی ئەو 2 سمەستەری ڕابردوودا نیشانی داوە کە لەگەڵ ئەوەیدا کە لە وڵاتێکی وەک ئەمریکادا ئێمە یەکجار زۆر با بڵێن بەکگراوند و بواری ئەوە ڕەخسێنراوە بۆەوەی کە خوێندکار بتوانێت بە باشترین شێوە کەڵک وەرگێ، بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەو خەسارانەی کە لە خوێندنی ئەنلایندا دێتە گۆڕێ لەسەر کوالیتی و لەسەر خوێندنی خوێندکار بەگشتی بە تایبەتی لە کاتی تاقیکردنەوەکاندا شوێندانرە. چون بۆ خۆت وەک دەزانی تەواوی حەولودەولەکانی یەک سیمەستەر یا ساڵێکی خوێندن یا بەگشتی با بڵێن قۆناغێک لە خوێندن ئەوەیە کە تۆ لە کۆتاییدا گرێدێک وەربگریوە لەسەر بنەمای ئەو گرێدەیە کە تۆ حەوس و کەوتن لەگەڵ دەکرێت. بەڵام بەداخێکی گرانەوە ئەنلاین سەرڕای ئەوەی کە ئەمە هەندێک ئەگەر بچمنێ وردەکارەکانی دەتوانن بە تەفسیر قسەی لەسەر بکەم کە زانکۆ چ سیستمێکی تەرخان کردو بۆ ئەوەی کە بەر بەم شتانە بگرێ، بەڵام دیسانەکە بەداخەوە مەسئلەی لادان لە نۆرمەکانی یاسایی لەلایەن خوێندکارانەوە بە زۆری دەدیتێت. تەنانەت بەپێ و ئامارەی کە لە سمەستەری ڕابردوودا لە زانکۆکانی ئەمریکا دراوەتە درێ دەبینی شیفتێکی یەکجار زۆر سیر هەیە لەوەیدا کە خوێندکارەکان بەرەو وەرگرتنی گرێدی ئێ چوون. ئەوە نیشان دەدات لە هەمان کاتدا کە خوێندنی ئەنلاین تەنیا تاکە چارەسەر لە ڕاستیدا بوو ئەو دۆخێک کە ئێمە ئێستا تێیداین. هەر بەو راپۆرتێک کە جەنابت باسە دێوەرە گۆتێرەش باز لەوەی دەکات کە دەڵێ 1,750 ملیۆن خوێندکار لە زیاتر لە 188 وڵاتی دنیا بێبەشن لە خوێندن. تۆ جگەل لەو خوێندنی ئەنلاینە هیچ چارەیەک و دەرفەتێکی دیکەت نییە. بەڵام بە باوەڕی من شێوازی ئەو خوێندنی ئەنلاینە لە وڵاتەکان جیاوازی یەکجار زۆرە بە حکمی بەستەرەکان. ئێستا لە تۆ بۆ خۆت دەرچووی ئەم وڵاتەی و سیستمی بلاکبۆردت وابزانم هەبوو، بەڵام ئێستا بلاکبۆرد هاتوکراوە بە کانوێز و لە پەنا کانوێزدا هێناویانە لە زوم کەڵک وەردەگرن بۆ پەیوەندی وەرگرتن لەگەڵ خوێندکارەکان و هەندێک با بڵێن دەرمانێری دیکە. بەگشتی ئەگەر بم هەوێ لەسەر سیستمی ئەنلاین بدوێ وەک مامۆستایە کە ئەزمموی وانەکردەوە بە شێوەی با بڵێن بوون لە پۆلەکاندا هەبوو یا بە شێوەی فیس تو فیس یا ڕوبەڕوو یا هەر نێوێکی دیکە یا ئین پەرسەن بە قەولی ئەمریکی دەڵێن، بەڵام بە حقیقەت جیاوازیان لەگەڵ ئەنلاین یەکجار زۆرە. هۆکارە سایکۆلۆژیکەکانی، هۆکارە ئیدوکیشناڵەکانی هەمووی ئەوانە شوێندانەرن کە بە باوەڕی من خوێندنی ئەنلاین ئەو جوورێک کە دەبێ ناتوانێت وڵام دەرەوە بێت. کاک مەزید لە تایبەتمەندیەکانی خوێندن لە نێو کلاسدا لەگەڵ دەرەوە هەرچەند تایبەتمەندیان هەیە هەرچیشان ڕەنگە لە ڕوانگەی جۆرا و جۆرەوە گرفتیان بۆ بێتە پێشەیە. یەکێک لە ڕخنەکانی کە لە ئانلاین دەگرترێت لە خوێندنی ئانلاین ئەوەیە کە قوتابی لە کاری گروپی یا لە دیتنی مامۆستا لە دیتنی قوتابیان بەگشتی لە کۆمەڵ تا ڕادەیەک دادەبڕێ لە کاری گروپی. ئەزمموی بەڕستان چۆنە؟ از بنی مثلا خوندن آنلاین یا خوندن بجند مجازی دا از برآورد دکم دیگر خوندن کو وقتی کو تازه باجاروانی شد بون مدرسه شد بون و وقتی خو مزدیو تبون خلقی الحجرات درس خوان و دشبهینن. سبب چیه؟ دما کو تازه مدرسه لگند باجار شد بون دلک مالبات دلک خلقی ذهنیت تمام بو اگر خلق بشته مدرسه دا لحالت جواتی دی چید او سیستم جواتی دی له قطعیت و دلک چتینن. لخوندن آنلاین دا تکنولوژی او مجاز نداره کو مثلا خوندن پروسه کلکتیوه، یعنی خوندن تن انسان تن نه خوندن پروسه کلکتیو او به هم راه بروی که خوندن آنلاین داره تکنولوژی و مجازی داد کو بو نمونه پولت خوندن چه آسی نواندی به چه آسی سرطانی به چه آسی زانکویش بیتن بشین لسر گروپ کاری، یعنی ورکشاپ بندا باشتن ما مستاد شید وانا مونیتور کردن ما مستاد شید حتی مثلا امتحان او مثلا دانا راهنان آن اول بجن تمرینات همو آنها لخوندن مجازی دا جیبیجی کرد لجل ویکو همو او تایبەتمەندی خوندن لڕێکۆ نزیک بێت، چونکە خوندن هەر وەک مگوت خوندن پرۆسای کۆلێکتیڤە هەمووی ئەوانە دەرباز ناکات، وەلی جەلوێژ جاجیب ئەو مەجالە هەیە کە بە ئەوەی کە گشتی هەم خوندکار یا بێژن ئەو کەسی کە دەخوێنیتن هەندێک سەربەستی هەبێت مەجالەوە هەبێت دەستێ بێتە تەکنۆلۆژی و هەمجی ئەو مەجالە هەبێت خۆ دەربخەت، چونکە خوندن ئۆنلاین زۆرتر خوندنێکە کە سەربەخۆیە خوندنێ و سەربەخۆیە فێربوونێ
فێری خوێندکارە کرد یا هەری مەسەلا گرنگ ئەوەیە لە خوێندنە ئۆنلایندا خوێندکار ئان فێرکار فێری فێربوونی دبن نه ئەو حفزیاتە کە لە حالەتی کلاسیکدا تێتە پێشی. کاک ناسر بەڕستان هەم ئۆنلاینتان تاقی کردوێتەوە وانەتان کردو هەم لە نێو وانەی لە نێو کلاس لە نێو زانکۆشدا بوونە تۆ ئەمەی کاک مەجید ئیشارەی پێکرد جیاوازەکان زۆرە لەگەڵ یەکتر یانی چۆنی هەڵدەسەنگێنی تۆ لایەنی پۆزیتیڤی خوێندنی ئۆنلاین حاشا هەڵنەگرە وەک عەرزم کردی ئێستا ئەو دۆخەی کارمەتەیداین ئەمن دەستەواژەی شەڕی لازمم بۆ بەکاربوو یعنی هیچ عیلاج و چارەیەک نییە بەڵام وەک عەرزم کردی ئەمن ئەلانەکە بەپێی ئەو ڕاپرسیە کە کراوە بە مامۆستاکان لە خوێندکارەکان لە بنەماڵەی خوێندکارەکان دەستەواژەی بۆڕینگی بۆ دەکار دەکەن یعنی شتێکە کە ئەو تۆ لە کلاسدا لەباری سایکۆلۆژیەوە تەنانەت ئێمە لە مامۆستای زانکۆ ئەرچی ئێمە تەنیاوانە کوتنەوە نیە جۆری پەیوەندی لەگەڵ خوێندکار و تێکەڵاوی ڕوحی ڕەوانیە هەموو لەسەر کلاس کابرای ئەمریکی هاتووە کێشەی دەرونی خۆی و کێشەی بنەماڵەی خۆی لەگەڵ من باس کردووە ئەو مەجالە لەوێدا نامێنێت لەلایەکی دیکەوە ئێمە بە تایبەتی بۆ ئەو زانستە ئینسانیەکان ڕەنگە بتوانین تا ڕادەیەک کەڵک وەربگرین بەڵام بۆ زانستێکی وەک کیمیا وەک فیزیا وەک پزیشکی و ئەو جۆرانێکی پێویستی بە لابراتوار هەیە تۆ پێم ناڵێ لە شێوەی ئۆنلاین تەنیا بەدیتنی ویدیۆیەک یا تەنیا بەدیتنی ئەنیمەیشنێک دەکرێت تۆ بێنی ئەو مەهارەتەی لە نێو خوێندکارەکەتدا سازکەیت کە چۆن بتوانێت زژی نەخۆشێک بدڕێ یا بتوانێت عەمەلیاتێکی جەڕاحی ئەنجام بدە ئەمن مەبەستم بەگشتی ئەوەیە لەگەڵ ئەوەیدا کە خوێندنی ئۆنلاین پێویستە لەگەڵ ئەوەشدا ئەمە بۆمان دەرکەوتوو بەتایبەتی لەباری تاقیکردنەوەکان و تاقیکاری و ئەلان ئێستا سیستمێکی پێ دەڵێن لایک براوزەر یعنی لەسەر خودی کاتێکی کاتێک کە تۆ بۆ تاقیکاریەکان ئیمتحان وەردەگرێت خوێندکارەکانت لە کاتێکی دیاریکراودا لە ماوەیەکی دیاریکراودا بۆ لێک ساعتدا دوای 1 ساعت ئەو قفڵ دەکرێت هیچ کەس دەبێت پرسیارەکان وڵامەکان سابین بکرێتەوە و لەو ماوەیدا سیستمێکی کە خوێندکار دەهێ وڵامی لەسەرداتەوە جاچ لەپتاپ بێت چ موبایل بێت تابلێت بێت هەموو وێبسایتەکان قفڵ دەکات بەڵام لەگەڵ ئەوەشدا دیسانە کە خوێندکارێک بەرحاڵ بۆ خۆشمان خوێندکار بووین ئەو گزەیە هەر دەکرێت بۆیە بەگشتی پێم وایە بە باوەڕی من ئێستا پرۆتۆکۆلی نوێی ئەمریکا هاتووەتە سەر ئەو قەناعەتەی کە دەیانەوێت خوێندن بکەن بە شێوازی هایبریدیزیشن یعنی هایبرید بکرێن یعنی تێکەڵاوێک لە فیس تو فیس و تێکەڵاوێک لە بە شێوەی in person لە ئۆنلاین یعنی دەیانەوێت هەرچیان هایبرید بکات توانە بۆ لەبراتوارەکان بە پاراستنی ئەو فاسیلە کۆمەڵایەتیە بێن لە تعدادی کە شاگردەکان دانیشتوەکان کەم بکەنەوە لە 24 کەس ڕابیان کەن بە 8 کەس و بە شێوەیەکی چەرخشی ئازمایشەکانیان بۆ ئەنجام بدەن و ئەمن پێم وایە ئەوە ڕەنگە بتوانێت تا ئەندازەی قەرەبووی ئەوە بکاتەوە وەک عەرزم کردی دەکرێت ئێمە ساعەتای ساعەت لەسەر خاڵە پۆزیتیڤەکانی خوێندنی ئۆنلاین باس بکەین لە ئەوەی کە فرسەتێکی بەرابەر بۆ هەموو کەس ساز دەکات یعنی کەسێکی کە توانایی ماڵی هەیە کەسێکی کە لە وڵاتێکی دواکەوتوو دەژی ئێستا دەتوانێت بە خوێندنی ئۆنلاین ڕێک دەن کەسێکی کە لە ئەمریکا لە وڵاتێکی ئەوروپای دەژی لە بەرابەر ئەو عەداڵەتی خوێندنە دەستی پێڕابێت بۆیە ئەمن لە کولیەتی خۆمدا ئەگەر بمەوێت لە یەک ڕستەدا جوابی پرسیارەکەی جەنابەت بدەمەوە لەگەڵ ئەوەیدا کە پێم وایە خوێندنی ئۆنلاین دەتوانێت زۆر یارمەتی دەبێت بەڵام لە هەمان کاتیشدا دەتوانێت بەتایبەتی لەسەر زۆرشن لەسەر ئەرزیابی خوێندکارەکان شوێندان دەبێت کاک مەجید کاک ناسر باسی کاتی کرد تۆ خۆشت دەزانی ئەگەر قوتابیبی هەیە بچێتە نێو وانە کاتی دەوێت تا دەچێتەوە بەڵام لە بەرامبەردا لە خوێندنی ئۆنلایندا ئەو کاتی بۆ دەمێنێتەوە تۆ لەم بارەوە سەرنجت چییە؟ ئەمە بخۆم وەکو ببورن مە بخۆ وەکو ئەزمونە خۆ من تقریبا 3 ساڵ ئەوەی زانکۆ والدێنێ لە ئەمریکا خوندیە حتا وەک گۆژمە ئەمریکا نەدیتیە و 3 ساڵی لە هندستانی خوندیە میناجی هندستان نەدیت یعنی خوێندنە خۆ هەموو لەڕێوە مەجازی داوات کرد لە وارێ کاتدا ئەو مەسەلا هاتوچوێ هەر وەکو تێکی ناسرجی فەرموو ئالی خراب ئالیت نگاتیو و ئەرێنی و نەرێنی وێ مەسەلەی هەنە لێ ئەم بەسا مەسەلا ئالیت ئەرێنی و بکەن لە وارێ کاتدا لە وارێ دەمدا سەرمایه‌گوزاریی دێڵە مەزنە ji بۆ خوێندکارە ji بۆ ئەو کەسێن کە لە ڕێوە دووردا دخوێنن ji بۆ خاسمەی وڵاتên فەقیر کو نکاربن هەموو جیا بەشدار بن بۆ مینات ئەو ماڵباتên کو نکاربن ji بۆ zarokên xwe li bajara da mala bigirin an zarokî wan bişne dûr ew dikarin piraniya xwînina xwe li rêya online bixwînin
او خوندنی که هوجه به پراکتیک نه هوجه به او گروجین خوندن تطبیقی او دکارم بچن لابراتوار بخون آلیدی مسئله چیه ام بگویل جهان تی داجین که جلکتش پرسونالیزه بن جلکتش وقت بجن تایبتی دبن برای خوندن آنلاین دا راستی دا هندک مدرسه آن هندک خوندگاه دگارن هاریکاری ها بکن که خوندکارت بشه تل چند زانکو دا آن چند دبستان دا آن چند دبستان دا کورسن جور بجور هل گریتن بگور پروفیل خوب بگور او چتین که بخود خواهید ببته پیشیم بگمان هر وقت کاغنازی فرمو او مثلا ولات بو ولات جدا بو نمونه ولات فنلندی دوباره خوندن آنلاین دا بچه یک در پیشکشتنی ولات بیتن این سال مثلا کرونا دا 2000 مهنه هر 2000 خوندن آنلاین کردن آستا پیشکشتن آوان آستا خوندن آوان چون خوندن لیره بشیوی که تطبیقیه و امتحانی وان جلدنه جلک پیش کرد یعنی صدی باشداری آوان بکاریانی کات و همو او چتیم که بو پیشوشون خوندن همو خوندن جانتر بود جل ویجی آستنجی ها نبونا پیوندی کمالاتی او آستنجی که لخوندن مجازی داتی دیدن کاغ مزید ئاماژەی بە مەسلەی جیاوازی لە نێو وڵاتاندا کرد خۆش پێشتر ئاماژە پێکرد تو هەم لە ئێران مامۆستا بووی هەم ئێستاش لە ئالەتی ڤیرجینیا وانەی شیمی یا زانستی شیمی دەڵێەوە ئازموویتی چییە ئەگەر دوو وانەی نێو کلاسێ و سەر ئانلاین لە بەرامبەر یەک بەراوردیان بکەی کامیان زیاتر بەرهەمی زیاتر بۆ لە پەیوەندی لەگەڵ هاوکاریکردنی قوتابی لەگەڵ مامۆستا والله جا ئەوەی ڕاستی بێ بەبێگومان ئەوەی کە پیاو بتوانێت لە نزیکەوە لەگەڵ خوێندکار پەیوەندی بگرێت وەک عەرزم کردی ئەمن هەبووە لە ئازمایشگایە یا لە کلاسی خوێندکار هاتووە لە پاش کلاسەکەی ڕەنگە بۆ سەعاتێک زیاتر بێکەوە دانیش بین قسەمان کردبێ ڕەنگە پێکەوە خاوەیەکمان خواردبێتەوە یعنی ئەو پەیوەندی عاتفیە لە حزوریدا زۆر وانێکە جیاوازە و لەلایەکی دیکەوە تەنانەت تۆ لە کلاس زۆر جاری وا دەبینی کە خوێندکار دێ بۆلات و بەخۆری بۆ خۆیان دەڵێن هاکردن و لە ئامێزگرتن و نەوعی ڕابطەیەکی کە سازەبێ ڕابطەیەکی لەسەر بنەمایەکی عاتفی و زۆر شوێندانەدا ئەمن وەک عەرزم کردی بەبێگومان خوێندنی ئانلاین پێویستێکی حاشا هەڵمەگری ئەو سەردەمەیە وەک دکتۆر مەجید ئاماژەی پێفەرموو بۆ خۆی لە هندستان و لە واڵدن دەرسی خوێندو ببێوەی کە تەنانەت چرکەیەک حزوری هەبێ تۆجە فەرمووی با ئەوەشمان لەبیر نەچێت ڕەنگە بۆ کەسێکی وەک کاک دکتۆر مەجید ئەو شتە لەباریەوەی کە توانایەکانی لەگەڵ توانایەکانی کەسانی نۆرماڵ ڕەنگە جیاواز بێ ئەو زۆری تێدا سەرکەوتوو بێت بەڵام ئێمە باز لە ئیستیسناعات ناکەین ئێمە باز لە عامیەتی قەزیەکەی دەکەین ئەوەی کە ئەمن ئەو فیدبەکەی وەرم گرتووە لە ماوەی ئەو کە من دەرسم کردووە لە بنەماڵەکان چونکە بە پەیوەندیمان لەگەڵ بنەماڵە خوێندکارەکانیشەیە لێرە بۆ خۆت دەزانی شێوازەکە بەو شێوەیە دایک و بابەکان کۆنتڕۆڵی گرێدەکانیان دەکەن و ئەو فیدبەکەی کە لە مامۆستاکانی دیکە وەردەگیرێ ئەمە بە ئیمەیل پێکەوە لە پەیوەندی داین بە زوم پێکەوە لە پەیوەندی داین لەگەڵ مامۆستاکان گرفتی سەرەکی هەوان لە سیستمی ئەنلایندا وەک عەرزم کردی مەسەلەن تاقیکاریەکە گرنگترین شتە بۆ مامۆستایە تۆ کاتێک کە نمرەیەک بە خۆڕایی دەڵێ بە خوێندکارێک دەڵێ لەتێک لە گۆشتی گیانی خۆت دەکەیەوە ئەو بۆ بە پرسایەتی مامۆستایە بەڵام ئێستا بەخۆشیەوە یەکێک لە هەرە با بڵێن گەورەترین شرکەتەکانی های ئێجوکیشن لە ئەمریکا کە بەبێگومان کاک مەجیدی زانای پیرسن ئێستا هاتووە تەواوی کتێبەکانی زانکۆکان لە سەرەتاوە یعنی لە فرشمن تۆ دەست پێ دەکات هەتا ئەو جێگای کە لە پێشتیدا تۆ فارغ التحصیل دەبی تەواوی کتێبەکان سۆرسەکانی بەسەرەن کتێبی 2000 سەفحەی کردوتە پاوەرپۆینت ئەوە یەک تەواوی ئەو کی سابجێکتەکانی ئەو بەحسە کلیدەکانی کردوتە ڤیدیۆ و زیاتر بۆ هەر مەسەلەن بڵێن چەپتەرەی زیاتر لە 1000 پرسیاری داناوە یعنی شتێکی کە لە کوتنی حزوریدا ئەو ئیمکانپەزیر نییە یعنی هەرگیز مامۆستایەک لە کلاسدا لە کاتەکەی ئەوەی هەیە و نەدەتوانێت بێنێ بۆ چەپتێرێکی ئەتۆ نزیک بە 1000 پرسیار دەربێنی لە چەپتێرەکەی بۆیە دەبێت ئەوەت عەرز بکەم لەگەڵ ئەوەیدا کە من وەک خۆم استقبالم کردن ئەنا پیرسن بە پوڵیش یعنی بە پارەیە لە اختیار زانکۆکان دەندرێ و دانیجوو بۆ ئەوەی کە بتوانێت ئەکسسی هەبێت بۆ ئەو پیرسنی بۆی کە لە بەستەجی بەوەیە کە تۆ لە چ فیڵدێکیدا بخوێنی شیمی بی سایکۆلۆژی بی مەنیج هەر شتێکی بی تۆ پارە دەدەی و دەسترسی دەبێ بەو دنیا بەربڵاوەی کە لەلایەن مامۆستایانی زانکۆوە هاتوون ئەو دەرمەبزارە تەڕاحی کراوە بۆی کە تۆ ئەکسس دەبێت بەگشتی
دەکورتی دەبڕمەوە خۆزگا ئەو بەرنامەیە ئەمە دەرفەت و مەجالێکی زۆرترمانە بەچوو بە حەقیقەت وەسپاس بۆ جەنابەت بۆ هەڵبژاردننی ئەو بابەتە گرینگە بەڵام بە کورتی ئەگەر ئەرزت بکەم دەتوانم بڵم کە بە باوەڕی من بۆ ئەو ساتە وەختی ئێستا هایبریدیزیشن یعنی ئێمە 50% کلاسەکانی کە پێویستیمان بە حضور نییە وەک ئەوانەی کە ئازمایشگیان هەبێ وەک ئەوانەی کە پێویستیمان بۆ لە کارگاکان کارێ بکەن بەقەکەی دەکرێت بۆ بکەن بەڵام دەبێت چارەیەکی زۆر جدی بدیترێتەوە بۆ ئەوەی کە خوێندکار لە تاقیکردنەوەکاندا گزار بکات. کاک مەجید لەگەڵ کاکناسی کارەکەتان هەردوو لە یەک بواردایە بەڵام جیاوازی هەیە بۆ مانایە کە بەڕستان سربەخۆ کار دەکەن بەڵام کاک ناسەر لە ڕێگەی کاڵێجەوە یا لە ڕێگەی زانکۆیەکی ئەمریکاوە کار دەکات. پرسیارەکەی من ئەوەیە لە چوارچێوەی ڕێنماییەکاندا خۆت دایدەڕێژی یاش با بڵێن ناوەندێکی دیکەی پەروەردە هەیە کە بۆ بەڕستانی دەنێرێت کە لەو چوارچێوەدا تۆ کار بکەیت؟ کار ما لە ڕاستیدا دروستکردنا سافتوێرەیە دروستکردنا بەرنامەیەک بوو پەروەردەیە ئۆنلاین یعنی ئەم بخۆ پەروەردەی ناکەن ئەم کارێکن کە سیستما پەروەردە ئۆنلاین چیتن کە لێرەدا هەموو ئەو تشتێک و ji bo perwerde online ji navnivîsînê de ew ku bijin huzur û gıyabê li temrînata li imtihanata li dersgûtinê û li klasên mecazî ve her wa ew tiştê ku Tetî Nasir got bû mesela pêyandiya li sîstema ku em dîzayn dîtî sîstema ku em ser kar dikin ew ku lêrê jûrên taybet hene ji bo ku navbera xwendkar û mamosta da kobûneyên taybet bêtîkirin an navbera xwendkar û mamosta û dawikbaba da navbera xwendkar û mamosta û derûnnasê ya bersî komelatiya ئەوێ دا دەرپرسی کۆمەڵەتیە مەدرسەیدا یا خوێندەیەدا قەسەما کو ئەم بخوا وەکو کۆمپانیەکی سەربەخۆ کاری ما ئەم دەخوازن سیستمێکی یەکەم سیستما کوردی دەڕاستی ئەم سازکەن سیستما کوردیە پەروەردەیە ئۆنلاین و لێرەدا هەموو ئەو تشتێک و هەوجە بە خوێندنە ئۆنلاین هەبێت لێرەدا بێتە بەرچاوکردن یعنی مەسەلاتنی ئەوە نییە کە لێرەدا زوم تشتێکی وەکو زوم هەبێت بۆ کۆ هەفتە ببینیم بەشکو مەسەلا وەکو هەموو پرۆسە خوێندنی لێرەدا بێتە چارەسەرکردن ئەوە کاری مایە. کاک ناسر وانەی سەر ئینتەرنێتێ بابەتەکان دیارە جیاوازی هەیە ینی کوتنەوەیان ڕەنگە کوتنەوەی زانست لەگەڵ زانستەکانی کۆمەڵایەتی جیاوازی هەبێت بۆ مانایە کە بەڕستان کە لە ڤیدیۆکەشدا مە دەیبینین کە شیمێدەڵی شیم خۆ دەر فۆرمۆل دەنووسی پاچیلەکەیەوە ینی زەحمەتی زیاترە چەندە کوتنەوەی زانست لە ئۆنلاین ینی توانی بڵین زەحمەتە یا کارێکی چەندە با بڵێن ئاسانە؟ وڵی بەڕاستی هەر ئۆنلاین خۆماندووکردنی زیاتری دەبێت یعنی تۆ پێویستی بەوە هەیە کە دابنیشی بۆ خۆت چوزانم ئەو ماجوڵانی کە دیاریت کردو تەک بیانێنی بەڵام مەبەستم ئەوەیە کە تۆ لە کلاس حزورت دەبێت ئەو پۆتانسیەلە و ئەو توانایی مانوڕەت هەیە کە هەڵەکانت ساختکەیەوە بەڵام لەوێدا وەگەوەیە کە لەنابەت کاتێک بەرنامەیەکی تۆمار دەکەی ئەگەر بە شێوەی لایڤ بڕۆیە پێشێ ئیدی دەرفەتی ئەومان نیە مەسەرمان چاکەین و عینەکەمە ڕاست و خوارکەین بەڵام ئەینی شت یعنی تۆ کە لە ئۆنلاین لای دەڵێ ئەوە بەڵام کە تەک لە کلاسی دەتوانی هەڵەیەکی پاچیکەی مەمزورم ئەوەیە لە خوێندنی ئۆنلاین و لە خوێندنی بە شێوەی حزوریدا ڕەنگە وەک ئاماژەت پێفەرموو زانستە تەجروبیەکان وەک فیزیا وەک کیمیا وەک چوزانم بایۆلۆژی وەک زانستە پزیشکیەکان ئەوانە بە حکمی ئەوەی کە پێویستیان بەوەی هەیە کە لە نزیکەوە دەگەڵ خوێندکار کار بکەی بڕێک دژوارتر بێت لەوەی کە تۆ علومە ئینسانیەکان بەس کاتێک تۆ باسی مێژوو دەکەی دیارە تۆ دادنیش ئەلام وێبینار هەیە سمینار هەیە کابرا سوخەڕانی هەیە دێنێ لە سەبارەت بە مێژوو قسان دەکات بەڵام کاتێک تۆ دەتەوێت بە خوێندکار نیشان بدەیت کە چۆناچۆن دەبێ بێنێت بۆ وێنە شتێک سنتسایز بکە شتێک ساز بکە چۆناچۆن شتێک دەبێت شتێک تێکەڵ بکە یا چۆناچۆن دەبێت بەو دەستگایە کار بکە ڕەنگە هەر بە شێوەیەکی تئۆریک نەتوانێت ئەوە وەڵام دەرەوە بێت بۆیە وەک ئەمن ئەرزم کردی و من لەگەڵەوەی کە دەستخۆشی لە کاک مەجید دەکەم لێرە سیستم هایەکەیە کە ئەوە تقریبا ساڵێکە لە یالەتۆ چەند یالەتێکی دیکە ساڵ و نیوە کە دەستیان پێکردو کە پیلان کەنوێس ئەرەوەی کە بلاکبۆرد کە توانایەکانی سەرسوڕهێنەرە ئەوە هیوادارم ئەگەر دەسترسی هەیە بەوەکەی زەناگەرنێتی چاوێکی بۆدا بخشێنێتەوە کە ئەمە پێم وایە ئێستا کە کاری پێ دەکەین پێمانێت لە سەدی ئەو بەڵێ LMS ئەو لەرنینگ مانیجمنت سیستەمە کارمان پێکرد بێت توانایی یەکجار زۆری هەیە بۆردی یەکجار زۆری هەیە و دەتوانێت بۆ پرۆگرامێک کە کاک مەجید دیارە بە مشەخەسی کە من بەرنامەکەیم دیوە بۆ کوردستانی طراحی کردووە
دەتوانێت خەڵکی لێوەربگرێت. بۆیە لە کوردێتی خۆیدا دەمێ ئەوەت عرض بکەم سپاس بۆ تەکنۆلۆژی بەڕاستی کە توانیوێتی هەر ئێستا ئەو شتێکە ئێستا ئەمە بێکەوە لێرە قسان دەکەین شێوازێکی بڵێ بە جۆرێک لە جۆرەکان کەڵک وەرگرتن لە ئینترنێت و ئەنلاین بێکەوە قسان دەکەین. دەمێک ساڵە ئێوە بەو شێوازەی دیارە خوێندنیش هەر بۆ شێوازەیە لە جارێکە من لە ستودیۆی دەنجی ئەمریکا لەگەڵ جەنابەت دابنیشم بۆ شێوەیەک یەکتی کۆکردوینەوە. بۆیە لە کولیەتی خۆیدا دەتوانم بڵم ئەو شێوازێکی زۆر بەکەرکە بەڵام لەگەڵ ئەوەشدا هێندێک خاڵی نەریێنی لەسەرە. کاک مەجید زیاتر لە 1 میلیۆن کورد ئێستا لە هەندران دەژین. وانەگوتنەوەی بەڕێستان پێشنیاری دەکەیت تەنیا بۆ ئەو کەسانی کە لە هەندرانن یا هەرێمی کوردستان چارچێوەکەی کوێ دەگرێتەوە لە ڕاستیدا؟ بهز رامن خوندنا اونلاین او در فتیر دخلقینی جبو که یک لکردستان در هر خاص مایل باشی رو کردستان روجا کردستان که ویگوی شیویت دفاکتو حکومت نیو سربخو هنه او دقاربن سیستم پرورده ویری جشه پیبدن دجال ویجی امر ازمونا جیا بهره ورگیرد او کردین لدیاسپورا دجین اگر پیوندیت لریا خوندن پیوندیت اکادمیک دل کردستان هبید هم سرچوایت دهاتی سرچوایت آبوری جبو کردستانی هم پرت زانستی و کلتوری نوبر کردستان و دیاسپورای جبو کو او ما مستون کل در ولاد بجین بشین خدمت خلکی نو کردستان بکن او کسین کل در ولاد بجین دخوازن زمان کردی دیروکا کردی آن سر مجارین کو پیوندی مثلا مروینه خاص مای بین پروردگان وی رای که بخونین او لبی رای خاص مای لزانکو کردستانی طلبه زیده برگیرن خوندکار زیده برگیرن لآست مثلا خوندنا سرطایی دا خوندنا دستپیتی دا خاص ما بو زمان زکماتی زمان کردی دا او ما مستوین کل کردستانی هنه ما مستوین پروردگانی پداگوژی خوندنا اگر در خوندنا اونلاین بید ضرورت اینجا خلکی لدر ولاد دکاربن در خوندنا اونلاین دا بشتاری لخوندن بکن یعنی هم بو نو خوی ولاده یعنی نو خوی کردستانی هم بو دیاسپورا جلک با اوت بکاره کاک ناسر وەک دوایین پرسیار ئەوەندەی ئەزمموی کە خۆتەتە لە وانەگوتنی ئانلاین پێشنیاری دەکەی بە خەڵکی دی لە کوردستانێ لە هەندەران لە نیو ئەمریکا هیچ عیلاجێکی دیکەنێ کاکسەلا ئەوە عەرزم کردی ئەوە شەڕی لازمە یعنی تۆ چ دەکەی تۆ ئەو مەترسیەکە ئێستا کە هاتۆ ئەو کەڕەتەی بەرحاڵ بەشەر تەنانەت بەر لەو مەسەلە جەلانەکە وەک باسمان کرد هەر نمونەی خودی زیندوکەی کاک مەجید کە بۆ خۆی ئەو مەدرکەی وەرگرتو بەبێەوەی کە حزوری هەبێ لەوێ بۆ خۆی خاڵێکی یەکجار زۆر پۆزیتیڤە بەڵام ئەوەی کە دەمێنێتەوە بە باوەڕیم دەگەڕێتەوە سەر ئەو تاخودە تاکە کەسیەی کە دەبێت خوێندکار بە نیسبەتی مامۆستاکە و بە نیسبەتی کۆرسەکەی خۆی دەبێ ئەمن تەنیا گرفتێکی کە ئێمە ئێستا وەک مامۆستا لەو زانکۆیانە هەمانە لە ئەمریکادا ئەوەیە کە خوێندکار بەداخێکی زۆر گرانەوە عەرزم کردی ئەو راپۆرتی خودی بە ئیسلا های ئێجوکیشن دیپارتمنتی ئەم وڵاتەیە کە دەڵێ ئەمە لە ماوەی سیمەستەری ڕابردوودا کە هاتوون بە شێوەیەکی ستاتیستیکاڵ ئەو ئاماری گرێدەکانیان هێناوە لە پێکگرتن لەگەڵ سیمەستەرەکانی ڕابردوو ساڵەکانی ڕابردووە ئەتو شیفتێکی زۆر ئەجایب دەبینی بەرەسەرێکە گرێدی زۆر باڵا وەرجێراوە ئەوە نیشاندانەی ئەوەیە کە خوێندکار بەداخەوە لە نۆرمەکانی یاسایی و ڕێسایی کە بۆ تاقیکردنەوەی دیاری دەکرێت لا دەدا و ئەوەش زۆر شتێکی بە باوەڕی من شوێنی نەرێنی لەسەر ئەم وەساز دەکات. سپاس دەکەم ببوورن کۆتایی پرۆگرامەکەمان هات سپاسی هەردوو لاتان دەکەم کە دکتۆر ناسری باباخانی و دکتۆر مەجیدی حەقی بە تایبەت کاک مەجید دیارە لە فڕۆکەخانەیە و کاریی زۆر سپاسی هەردوو لاتان دەکەم بۆ بەشداریتان لە پرۆگرامی هەوتوانی ڕوانگە. بینەران بەڕێز بەم جۆرە هاتینە کۆتایی پرۆگرامی ئەم جارەی ڕوانگە هەتا جارێکی دیکە هەر شاد و تەندروست بن.